بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا سڵاوتان لێبێ، هیوادارین هەر شاد و سەرکەوتوو بن. خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی تر لە بەرنامەی ئاسۆی بەرابەری. لە بەرنامەی ئەم جارەماندا کورتە باسێکمان دەبێت لەسەر چوونە دەرەوەی دەوڵەتی تورکیا لە کۆنوانسیۆنی ئیستانبول. ئازیزان هەروەکو ئاگادارن لە ڕێکەوتی 19 مارس دەوڵەتی تورکیا بە شێوەی ڕسمی لە کۆنوانسیۆنی ئیستانبول چووە دەرێ. ئەوەش لە حاڵێکدایە کە تورکیا لە نێوان 47 وڵاتی ئەندامی شۆرای ئەوروپا باڵاترین ڕێژەی توندوتیژی دژ بە ژنانی تێدا تۆمار کراوە. کاربەدەستانی تورکیا هۆکاری چوونە دەرەوە لەم کۆنوانسیۆنەیان کە لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغان واژۆکراوە ڕان نەگەیاندووە. زەهرا زۆمۆرۆد وەزیری بنەماڵەی تورکیەش لەم بارەوە ڕایگەیاندووە کە یاسای بنەڕەتی تورکیا مافی ژنان زەمانەت دەکات و هەروەها بەشێ لە کۆمەڵگای موسڵمانی تورکیا لەسەر ئەو باوەڕەن کە ئەم کۆنوانسیۆنە هەڕەشەیە بۆ سەر ناوەندی بنەماڵە و پەرەپێدەری هاوڕەگەسخوازیە. کۆنوانسیۆنی ئیستانبول واتە کۆنوانسیۆنی شۆرای ئوروپا بۆ ڕێگری لە توندوتیژی دژ بە ژنان و توندوتیژی بنەماڵە و بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم بابەتەیە. ئەم کۆنوانسیۆنە لە ڕێکەوتی 11 مەی ساڵی 2011دا لەلایەن وەزیرانی کاروباری دەرەوەی 47 وڵاتی ئوروپایی لە شاری ئیستانبوڵی تورکیا پەسەند کرا. تا مانگی ژوئیە 12 وڵات ئەم کۆنوانسیۆنەیان واژۆ کرد و 24 وڵاتی دیکەش سەرەڕای واژۆکردنی ئەم کۆنوانسیۆنە لە پارلەمانی نەتەوەیەکانی خۆیشیاندا پەسەندیان کرد و بەڕێویانیان برد. ئەم کۆنوانسیۆنە لە سەرەتای ساڵی 2014 بەکردەوە دەرهاتووە. بەپێی ئەم کۆنوانسیۆنە وڵاتانی ئەندام ئەرکی سەرشانیانە کە هەر جۆرە توندوتیژیەک لە توندوتیژی کەلامیەوە بگرێت تا توندوتیژی فیزیکی، دەستدرێژی، قەتڵی ناموسی، لەباربردنی کۆرپەلەی ئیجباری و هاوسەرگیری ئیجباری لە یاسای وڵاتەکەیاندا بە تاوان پێناسە بکەن و سزای پێویست بۆ تاوانبار دیاری و پەسەند بکەن. هەواڵنێری ڕۆیترز ڕایگەیاندووە کە ئەگەرچی دەوڵەتی تورکیا ئاماری ڕسمی پەیوەندیدار بە ژنکوژی ڕناگەێنێ، بەڵام گروپێک کە لە تورکیا لەم بوارەدا لێکۆڵینەوە ئەنجام دەدەن ئاشکرایان کردووە کە ئاماری ژنکوژی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 3 بەرابەر زیاتی کردووە. ڕێکخراوی تەندروستی جیهانیش ڕایگەیاندووە کە 38 لە سەدی ژنانی تورکیا لە ماوەی ژیانیاندا دەکەونە بەر توندوتیژی هاوژینەکەیان و ئەم ڕێژەیە لە ئەوروپا 25 لە سەدە. بەوتەی چالاکانی ڕێکخراوی ئێمە کوشتنی ژنان ڕدەگرین، تەنیا لە ماوەی ساڵی ڕابردوودا لانیکەم 300 ژن لە تورکیا بەدەستی پیاوان کوژراون. ئێمەش بۆ ڕوونکردنەوە و تاوتوێکردنی چوونە دەرەوەی دەوڵەتی تورکیا لە کۆنوانسیۆنی ئیستانبول و دەرەنجامەکانی ئەم کارە دامان لە هاوڕێیامینی کاکەباوە ئەندامی پارلەمانی سوێد و تێکۆشەری بواری ژنان کردووە تا لەم بەرنمەیەدا بە چەند پرسیارێکمان وەڵام بداتەوە. سەرنجدان بۆ بینینی ڕادێکێشم. هاوڕێیامین سەرەتا بە خێراتنت پێ دەڵێم و سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیە. سپاس بۆ ئێوە و هەروەها بۆ کارکونانی تێوێ کۆمەڵەش. هاوڕێیامین پێمان خۆش بوو کە سەرەتا کورتێک لەسەر بارودۆخ و خەباتی ژنانی تورکیا بۆ بینەران باسکەن. بەڵێ بەتا هەروەکو خۆشتان ئاماژەتان پێدا خەباتی ژنانی تورکیا لە ساڵها و دەستی پێکردووە و هەم لە بەشی کوردستانی و هەم لە هەمووی سەرتاسەری تورکیا هەر لە کاتێکەوە کە ساڵی 2013 کە ئەردۆغان دەستی کرد بە دەسەڵات کێشاندا بەسەر ئەو وڵاتەدا و کەوتە بوو بە نەخۆز وەزیر ئەوەڵ وای کرد کە وتی ژنان دەبێت لە گۆشەی ماڵ بن و ژنان نەبێ هەر ژنێک تاوەکوێ 5 منداڵی نەبێت ئەوە لە قانونی ئیسلام و شەریعەتدا ئەمە ژنێکی باش نییە و من بۆ خۆم لەوێ بووم لە مەیدانی ئیستیقلال لە جادەی ئیستیقلال لەوەکانە دروست لە بیرم دێ کە 2013 لە نەڤەمبردا ئەو قسانەی کردووە هەتا وەزیری بنەماڵە و وەزیری بەرابەری یا یەکسانی بڵێن هەتا ئەویش خۆی ئەوەی مەترح کردووە لە ژنانێکی زۆری ئەو وڵاتە بە تایبەت لە ئیستانبول هاتنە
خیابان و لە بیرم دێ من یەک ڕۆژ لە سعات 10 بەیانیەوە تا 5 شەو یا 5 ڕۆژەکەی دوایی ئەوانە هەر خەباتیان کرد هەرچەند پۆلیسە هات و ڕایان نەکێشان و زۆربەیان گروە لێ ئەوان وچانیان نەداوە دەستیان کرد بە خەباتی خۆیان لە ئەو کاتەوە لە 2013ەوە هەتا ئێستا چەندین جار ئەردوغان هێرشی کردوێتە سەر مافەکانی ژنان و بە شێوەیەکی ئیسلامی شەریعە دەیەوێ نقطە ینی ئەوەڵ ئاوا بوو کە ژنە بێ زۆر مناڵی ببێ و لە دواییدا کە دەبێژن لە ناو ماڵا بێ و نەچێتە سەرکار و لەمانە دەستی پێکردوە هەتاوەکوێ ئایسەکە بۆتە ئەوەی کە ئەم کۆنڤانسیۆنی ئیستانبول کە خودی تورکیە یەکەم وڵات بووە ژێرین و ئیمزا کردووە خودی ئەردوغان خۆی بووە ئەوە بە زۆر افتخارێکی زۆرەوە کوتیان کە تورکیە ئەوەڵین وڵاتێک ئەوەی ئیمزا کردووە بەڵام ئێستەکانە خۆی کێشاوەتە دەرەوە و عەقیدەی نەبووە بە بڕوای من بخۆم دروست لە بیرم دێکە 2011 ئەردوغان دەستی کرد بە ئەم هێرشانە بۆ سەر مافەکانی ژنان و دەیویست قانون تەغییر بدا لە پارلەمانی سوێد ئەو وەختە کاربیلد بوو کە وەزیری خارجەی سوێد بوو من لەوەکانە کوتم ئەردوغان کەسێک نییە کە جێگەی باوەڕ بێ وەکو خۆمەینی و هەر وەکو هیتلێر و زۆربەی دەسەڵاتدارانی تری فاشیستی دەیەوێت لە ڕێگەهایەکەوە دەنگی ژنان بەدەست بێنێ و ئەوەش واقعیت بوو هات لەسەر کوردان کوتی لەسەر مێزی مزاکرە دانیش لەگەڵ پێکاکە زۆر قانونی کە هەیە البەتە قانونی تورکیە لە واقعدا لە هەمووی وڵاتانی ئیسلامی لە ئێران لە مەخاوەری میانەدا زۆر ئێستا قانونەکە سەکولارە یعنی قانونی مەسەبیەکە نییە ئەم خەریکە دەیەوێت دەسەڵاتی مطلق بەدەست بێنێ لە پارلەماندا و هۆدەپێ دابخا ئەو هێدەپێ ئەو حیزبی کە کوردیە و سوسیالیستە چونکە ئەوانی ژنیان تێدایە تەنها حیزبێکە لە تەواوی تورکیە کە 30% لە ئەندامەکانی پارلەمان و هەروەها شارەوانی و شارەداری و لە هەمووی ئەوەدا ژنە و هەمووی خستۆتە زیندان لەبەر واقعان ئەوەیە هەم کوردن هەم ژنن یعنی ئەوەندە بۆ ئەردوغان هەمیشە لە لای سەخت بووە کە میلەتی کورد و ژنیش بتوانن قدرەت تا حەدێکیا ئەوەی کە بڵێن دەسەڵاتیان ببێەوە تەئسیر گوزار بن جا بۆیە هەر لەو کاتانەوە ئەردوغان لە کاتی هاتنە سەر ئەوەی قدرەتی کە یا بەدەستکردنی قدرەتی زیاتر ئەوەی کرد کە ئەوەڵ هێنای هەنگاو بە هەنگاو کە ئەو مافانی ژنان بەدەست هێنراوە لە نەتیجەی خەباتی خەڵکدا دانە بەدانە خەریکە ئێستەکان دادەچێت و قانونی ئیسلامی و شەریعە دێنێ لە ئێران دیارە قانونی شەریعەی شیعە هەیە لەوەکانەش دەیەوێت قانونی شەریعەی سونی دابمەرزێنێ ئەمەی چێک لەوانەی بووە لێ خەباتی ژنان نەخەوتووە تۆ بزانە لە پارێکەوە ئاوا دەستی پێکە لەبەر لە هاوینەوە کە هەڕەشەی کرد کە لە ئیستانبول کۆنڤانسیۆن دێتە دەرێ ژنانی تەواوی تورکیە هاتوونەتە خیابانەکان و هەرچی ڕۆژێکە خەباتیان کردووە هەرچی ڕۆژێکە سەرڕای ئەوەی کە لیاندراون لە زیندان کراون تەجاوزیان هەتا پێکرا من بۆ خۆم چەندین جار لەسەر ئەوە لە پارلەمانی سوێد ئەوم داوەتە بەربەحث لە هەتا لە ئونیڤەرسیتێتێک لە دانشگایەک 2-3 مانگ لەوە بەرەوە تەجاوز کرا بە هەم جنسگەراکانش ئەو قانونە فقط بۆ ئەوە نییە کە کۆنڤانسیۆنی ئیستانبول ئەوە هاوڕێ ئامین پێم خۆشە لێرە پێم خۆش ئەو بەحسە ئەدامە بین بەڵام کەەوە کەیسە باسی کۆنڤانسیۆنی ئیستانبولتان کرد کۆنڤانسیۆنی ئیستانبول چییە بۆ ئەوەی کە بینەرانمان باشتر تێبگەن لەو بەرنامەیە کە ئێمە لەسەر چیمان داماناوە ئەو بابەتەی کە لە خۆیەوە گرتوێتی و کامانن دیار کۆنڤانسیۆنی زۆرن کە بۆ دیفاع لە مافی ئینسان و لە مافی حقوقی بەشەر و لە مافی ژنان و هەمجنسگەرایان بۆ مناڵانیش ئەوە UN سازمانی ملەلی متحد یا
سازمانە نەونەتەوەیەکانی دنیا کە بەناوی UN ئەوە چەند کۆنڤانسیۆنی هەیە، کۆنڤانسیۆنی ژنان و کۆنڤانسیۆنی مناڵ و کۆنڤانسیۆنی مافی مرۆڤ لە کولیدا و ئەم ئیستانبول بە کۆنڤانسیۆنی ئیستانبول بۆ وڵاتەکانی ئوروپایە دیارە خودی تورکیە بەشێکی وەکو ئوروپا حساب بکرێ بەڵام نامزەدی بازاری مشتەرەکی ئوروپایە خودی تورکیە جزئی ئوروپا نییە والقانونەن بەڵام بەخاتری ئەوەی نامزەدا بەخاتری ئەوەی کە ساڵەهایە داوای کردووە کە ببێت بە بەشێک لە ئەم ڕێکخراوەی ناو دەوڵەتی ئوروپا و بڵێنکۆک بازاری مشتەرەکی ئوروپا بەڵام هەر لەبەر خاتری ئەوەی پێشێلکردنی مافی مرۆڤ هیچێک لە گەورەترین خاڵەکان بووە کە تورکیە پێشێلی کردووە هەر بەو دەلیلە نەیتوانیوە ببێت بەشێک لەوانە بەڵام لە وەختێکدا کە ئەردوغان دەیویست قدرەت بەدەستەوە بگرێت دەستی پێکرد لە بەعزا ئەوەی کە ڕەفۆرمەهایەک کە مەسەلەن مەسەلەی اقتصادی باش بوو لە مافی ژنانیشدا ئەم ئیستانبولەکە ئیستانبول کۆنڤانسیۆن نزیکی 20 چەند وڵات ژێریان ئێمزا کرد و 22 وڵاتی لەو وڵاتانە قانونەن ئیستانبول کۆنڤانسیۆن کردیانە بەشێک لە قانونی وڵاتی خۆیان تورکی یەکەم وڵات بوو کە ئێمزای کرد ئەوی ژەڵێکە کێشەی بنەماڵە کە فقط بنەماڵە نییە ڕاستیدا لەوێکانەدا کە دەستدرێژی پیاوان بۆ سەر جنسی ژن یعنی ژن بە خاتری ئەوەی کە ژنە ئەوە دەکات بە جرم دەڵێ فقط ژن بە خاتری ئەوەی کە ژنە لە بنەماڵەدا پیاوێک کە لەگەڵی ئیزدواجی کردووە یا دایکی یا باوکی نازانم یا برای ئەوە بۆ مەسەلەی شەرەف و ناموسی شەحەتا هەر مەسەلەی پیاوێک نییە کە لە ژنەدا دیارە قەتڵی ناموسی و مەسەلەی شەرەف و ناموسی شێک لەو مشکلە گەورانەشە کە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین بەتایبەت تورکیە ڕوبەڕوو بووەتەوە و مەسەلەن پارێکە نزیکی 471 دانە ژن کوژراوە 300 معلومە کە پیاوێک کوشتوێتی 171 نەفەریشی ئەوەی کە حتمما زۆرتریشە ڕێژەکەی بەڵام لە هێندانە نووسراوە کە چەندێ تەواوەکەی بەڵام 471 ژن مەسەلەن کوژراوە هەر لە 24 ساعات لەوەی کە کۆنڤانسیۆنەکە تورکی هاتووەسە دەرە و 6 ژن کوژراوە یانە ئێستەوە لە 24 ساعاتە ئەوە پێشاتوە ئەگەر لە ساڵەکە بڵێ لە ئەوە تا ئەوەی کە خودی پلیس لە لای نووسراوە لە وەختێکەوە لە 2013ەوە هەتا ئێستا 5,000 ژن کوژراوە بەدەستی پیاوێک یا بەدەستی پیاوان یا بەدەستی خانەوادەیان ینی پێنج بۆ خۆی ئەوە جینوسایدێکە ینی 5,000 ژن لە ئاسی ئەم چەند ساڵەدا لە خودی راپۆرتی پلیسی ئەو سیستمەدا هەیە جا بزانە کە چەندش هەیە کە چەندێک کوشتن و بڕین و مەسەلەی ناموس و شەرەف و ئەوانەشەیە کە تۆ نایبینی چەندە مناڵیژە کوژرێت چونکە دانەیەک لەو مشکلاتانی کە ئەوەش هەبووە لە تورکیە و ئەم قانونی کۆنڤانسیۆنی ئیستانبول دفاعی لێکرد ئەوەش مەسەلەی مناڵانە لەوەکە ئیزدواجی مناڵان مەسەلەن مەمنوعە لە قانونەن لە یەکنی تورکیەدا بەڵام لە باتیندا ئەو کارەیان کردووە من خۆم شایدی زۆر ئەوە هەم بە تایبەت کە ئەم مناڵانەی پەنابەری کە سووریەن لە وڵاتی تورکیە زۆر پیاوی 40-50 ساڵە هەبوون و هەن یەستەش کە مناڵانی 11-12 کچانی 13 ساڵە ئیزدواج دەکەن و دەچن بۆ خۆیەوە ئەوە دەست درێژیە هەموو هەر ڕۆژێ هەر سعاتێک دەست درێژی جنسیە ئینسانیە ڕۆحیە جەستەیە بۆ سەر یەک مناڵکە کە تۆ ئاوا لەگەڵی ئەوە بکەی لە قانون وڵاتانی تردا واقعان هەیە ئێران وای لێ کردووەسە لە کچی 13 ساڵە دەتوانی زواجکەی بەڵام لە تورکیە لە قانوندا دەبێت تۆ 18 ساڵ بی کچبی چ ژن بێت چ پیاوبی بەڵام لە دەورانی ئەردوغاندا تەواوی ئەمانە ئەم قانونانە کە حتا تێکیش نەچووە ینی نەیتوانی وەیەسە تەغیری بدا بەڵام لە باتینەندا ئەو هێرشانەی کردووە جا ئیستانبول کۆنڤانسیۆن لە واقعدا یەک سیمبولیک بووە زیاتریش
نگەوەی بڵێ 100% پێیان بردووە بەڵام ئەوە هەنگاوێک بوو بەرحاڵ کە ژنانی تورکیە پاڵپشتی ژنی وڵاتی تورکیە بێ پاڵپشتی مناڵان بێ و هەروەها هەمجنسگەرایان هەمجنسگەر ئەم قانونە دیفاعیشێکرد لە هەمجنسگەرایان کە ئەوان نەکەونە بەر کێشە و نەکەونە دەستی لە بنەماڵەیان یا لە جامعەدا بیان کوژن و چۆزانم بە زۆر بە شویان بدەن بە خاتری ئەوەی یا بە جنسەکەیان بگۆڕن چونکە ئەوان هەم جنسگەران یعنی ئەوە شتێکی یەک هەنگاوی گەورە بوو کە نەک فقط بۆ مەسەلەی ژن بۆ مەسلەی مناڵ بۆ مەسلەی هەم جنسگەران کە هاو پشتی و پشتیوانیەک بووە حتا بۆ مافی مرۆڤ لە کولیدا چونکە لە هیچ جامعەیەکدا تۆ ناتوانانی باسی مافی ئینسان بکەی مافی مرۆڤ بکەی کە مافی ژن و مافی مناڵان کە بەشێکە لەو مافە سەرەکیانە کە ئەوان دموکراسی و ئازادی و حق و حقوقی خۆی نەبێت تۆ ناتوانانی لە هیچ کۆمەلگایەک بڵێ ئەوە دموکراسی بە تاو معنا موجودە کە ژن ئەو حقی نەبێت چونکە ژن لە هەموو جامعەی دنیادا بەشێکی زۆرتر تا پیاویانی بەشی 50.5 تا 51% ژنە کە کۆمەڵ تەشکیل دەدا جاوەختێک تۆ حق و حقوقن نەبێوە بەژێردەستە چاول لێ بکەن قانونن دیارە ئیتر لە تورکیە نەستە ناتوانێت بڵێت وڵاتێکی دموکراتیکە لە لای ئەمنێکی سوسیالیستی فەمینیست هەرگیز وڵاتی تورکیە دموکراتیک نەبووە بە خاتری ئەوەی حەقی ژنان خوراوە حەقی کورد و حەقی مەسەلەی کوردستان تۆ بزانە ژنان لە زۆربەی من دێهاتەکان چوم لە منتەقەی دیاربەکر و لە منتەقەی ئورفا و تەواوی ئەوانە واقعاً فیۆدالیە جامعەکە فیۆدالی ئێستش مختاریان هەیە ئێستەکانش ژنان ناتوانن کوردیش بۆ خۆی ناتوانێت بە مافەکانی خۆیان هیچی نەگەیشتووە ئەوەش واقعیەتێکە کە زیاتر لە 5,000 ئەندامی HDP لە ناو سیاچاڵەکانی زیندانەکانی تورکیەدان و ئەکسەریەتیان ژنن بزانە تقریبا هەموو ژنەکانی لا بردووە ئەوە لە پارلەمانیشدا خەریکن دایەخە بە خاتریەوەی ئەوان دیفاعەکەن لە ژنان ئەوان دیفاعەکەن لە مەسەلەی کوردجا لە مەسەلەی دموکراتیک لە مەسەلەی سوسیالیزم ئەوەی تورکیە ئێستا بۆتە وڵاتێک خەریکە و لە ئێران خراپتری لێدێ بە خاتریەوەی لە ئێران قانونەکەشی ئەوەیە بەوەن بە قانونی خۆیان پەیڕەویەکەن کە قانونی شریعەت و ئیسلامیە بەڵام لە تورکیە وڵاتێکی نیوە فاشیستی بە سەرکردایەتی ئەردوغان خەریکە بەڕێوە دەچێت دیارە ئیستانبول کۆنڤانسیۆن هەنگاوێکی گەورە بوو بۆ پاراستنی مافی ژن و لە دەستی بنەماڵە و لە دەستی پیا و لە دەستی پیاو مەزنی و مار سالاریەکی شەدید کە هەیە نەکە لە کۆمەلگای تورکیە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوین بەڵام ئێستەکانە ژنانی تورکیە و ژنانی هەموو پیاوانیش بە نەزەری من ئەمە هەر شتێک نییە فقط بۆ ژنان بەڵکە دەبێت پیاوانیش هیچ پیاوێک ناتوانێت بڵێ شەرافەتمەندە یا ئازادە کە ژنەکەی ژێردەستە بێ کچەکەی ژێردەستە بێ هیچ بنەماڵەیەک خۆشحاڵ نییە هیچ مناڵێک شاد نییە تاوامان دەزانین کە دایکەکە ژێردەستە بێ کە مناڵەکە ترسەنۆک بێ و لێی بدرێ معمولاً لە وڵاتانی ئوروپا و لە وڵاتانی ترکە دموکراسی هەیە ئەو هەموو تحقیقە هەیە هەر مناڵێک کە لێی دراوە هەر ژنێک کە لێی دراوە کچێک کە لێی دراوە لە بنەماڵەیدا حتمما بەداخەوە لە شووەکەشی لێیەدا حتمما بەداخەوە کوڕەکەش لە ژنەکەیەدا لە مناڵەکانیشیەدا لە سەگەکەیەدا لە پشیلەکەیەدا لە حیوانەکانەدا لە لای ئێمە وایە وا بار هاتووی ئەوەش دەبێت تێک ئەو سیستمە دەبێ ئێمە بگۆڕین ئەویش لە گۆڕانەوە دەبێت تۆ لە بنەماڵی خۆتەوە دەست پێ بکەی دیارە دەبێت قانون و سیستم دیفاع لێکە هاوڕێیامین هەر ئەو جۆرەی کە باستان کرد لەم چەند ڕۆژە زۆر تەزاهورات کراوە هەر دوێنەوە ئیمڕۆ تەزاهوراتێک بووە لە تورکیا کە شعاریە لێدریا کە قەتڵی ژنان سیاسیە ئێوە خۆتان ئەبێ محافزەتکەن لە ژنان نائامڵی خشونەت بن ئێستا دوای ئەوەی کە حزبی ئیسلامگەرا و عداڵەت و تەوسایی حزبی ڕەجەب ئەردۆغان واتە باوەڕی بەوەیە کە ئەم کۆنوانسیۆنە بنیانی خانەوادە زعیفەکە
و قوانینی تورکیا خۆی توانێت محافزەتکار لە ژنان. ئایا بۆچی مەسەن تورکیا دوای ئەم چەند ساڵە ئێستا لەم کۆنوانسیۆنە تێدە دەرەوە؟ ئایا ئەمە شتێکی سیاسیە یان چه شتێک لە تورکیا ڕووی داوە کە ئەم تەسمیمە بگیرێ؟ وەکو لە پێشوشتا ئاماژەم دیارە ژنانی تورکی هەردوێنێ و ئەمڕۆنین لە خیاباندان ئەوان یەک ساڵی تەواوە هەرەوەی کە تورکیە ویستی قانونی ئیزدواج بۆ مناڵ مەسەلەن لا ببا بێنێتە خوارەوە یا ئەوانەی کە سکسیان یا دەست درێژیان کرۆ بۆ سەر مناڵ هەر بووگی ئێران کە بتوانێت ئیزدواجیشی لەگەڵکە ئەوەش بوو پارەکە. من بۆ خۆم لە پارلەمانی ئێرەدا چەندین جار کتومە کە وڵاتی سوێت چیەکە دەوڵەتی وڵاتانی ئەوروپای مشتەرەک چیەکەن کە ئەم هەمووە دامی تورکیاکەنەوە هەمووە کە پوڵەدەن و لەگەڵ بند و بەسییان هەیە لەگەڵ تورکیا. دیارە شتەکە سیاسیە، هەمیشە مەسلەی ژن سیاسی بووە، هیچ وەخت تۆ ناتوانین بڵێ فەقەدەوە مەسلەیشی خانەوادەگیە. دیارە هەموو ئینسانێک هەموو بەشەرێک هەموو سیاسی بی و غێرە سیاسی بی تۆ مەسئولی لە مقابل ئینسانێکدا کە لەگەڵی ژیانەکەی لە ئینسانێکدا هەڵسوکەوتی لەگەڵەکەی. بەڵام لە تورکیا معلومە تورکیا دەوڵەتی ئەردوغانش بۆ خۆی ئەوە ئیسلامی سیاسیە، ئیسلام خاطرێکی ئیسلامی سیاسی کە هاتە ئاراوە کە کوتی ئەم کۆنوانسیۆنی بینن ملەلی و ئەم حقوقانەی کە ڕادیکاڵ و پێشکەوتن و دیفاعەکەن دادوەریەکەن لەسەر مەسلەی ژنان و مناڵان و هەم جنسگەرایە نەگەر کوتی ئەوانە غیرە قانونی و دیارە ئیتر دەیەوە شەریعەت بنەوعێک دابمەرزێنێ جایستە ناوی نانێ چونکە ئەوەندە قدرەتی نییە بەدەستەوە و نێ دەیەوێ هدپ لە پارلەماندا لابەرێ بۆ ئەوەی کە مخالفانی کەمتر ببێتەوە کە بتوانێ خۆی و ئاڵگۆڕە بەدەست بێنێ. دیارە قانون واقعان ڕازەکەن ژنانی تورکیا ئەم مەسلەی هاتنە دەرەوە لە کۆنوانسیۆنی ئیستانبول و گۆڕانی قانونەکانی تری هەمووی مەسلەیەکی سیاسیە لە تورکیا کە ئەمڕۆکەی مەشایدین. هاوڕێ ئامین بەڕای ئێوە ئاکام و کاردانەوەی چوونە دەورەوەی تورکیا لەم کۆنوانسیۆنە چی دەبێت لەسەر وەزعی ژنان لە تورکیا و بەتایبەت وەزعی ژنان لە ناوچەکەدا بەگشتی؟ دیارە لە هەمووی ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناویندا وەزع زۆر خراپە، هەر ئێستەکانە لە وەزعێت لە تورکیا زۆر خراپە، ینی وەختێکی ژەم کۆنوانسیۆنە بوو وەزع زۆر خراپ بووە. ئەوە دەکا بەوەی کە تورکیە هیچ احترامێک و هیچ ئەرزشێکدانانیە بۆ ئەوەی قانونهایە کە خۆی ژێری ئیمزا کردووە یا سوزانم وڵاتانی تری بینەن ملەلی خۆ. دیارە بەداخەوە زۆربەی وڵاتانیش کە ژێری ئەویان ئیمزا کردووە هەر وەزعی ژن زۆر باش نییە. لە زۆربەی وڵاتانی تری ئوروپاش چاوکە لە ئوروپای شەرقیشدا کە ئەو فاشیستانەی هاتوون ئەوانیش مەسەبین بەڵام بەر مەسەبی جۆرێکی ترهینی مەسیحی نوعێک کۆنە پەرستیان هەیە ئەوانیش لە مەسیحیەکاندا کە پیانەڵەن کاتولیک ئەوانش مەسەلەن وەکو پۆڵندیا و وەکو مەجارستان و ئەوە هەر ئەو سیاستیانەیە کە ئەردوغان هەیەی هەتا نوعێک لەسەر مەسلەی ئابۆرژەن سەقتی جنین مەسەلەن لە باربردن ئەوانش خەریکن ئەوە هەمووی لایەن برد ینی لە خودی وڵاتی مەجارستان لە پۆلندیاش ئەوانە خەریک لایەن برد ئەسڵەن ساڵان ژنانی سوێد لە 60ەکانە هی ئێرە ینی میلادی دەڕۆشتن بۆ ئەو وڵاتانە سەقتی جنینیانە کرد بەڵام ئێستەکانە لەوێ غیرە قانونیە ژێریشان ئیمزا کردووە جا بزان نەخۆ ئەوە هەیە واقعاً فقط ئەردوغان نییە کە خەریکە بە شێوەی ئیسلامی و بە شێوەی دیکتاتۆری دەهێنێ لەو ناوچەیەدا دەیەوێت بڵێت کە من دەبێ وڵاتانی ئێروپا لەبەر من ئتاعەتکەن چونکە ئەو ماشێنەی شێرەی پەنابەرانی بە قەولی خۆیان گرتوتەوە ساڵانە 5 ملیار یۆرۆی پێ ئەدەن وڵاتەکەی من هی سوێد نیوەی زیاتری پێ ئەدا ئەو ئەردوغانیش بە کەیفی خۆی هەموو شتێگەکە. دیارەوە خەتەرێکی زۆر گەورەیە بۆ مەسلەی مافی ژنان لە هەمووی تورکیە مافی ئینسان مافی بەشەریەت مافی هەم جنسگەرایان لە هەمووی ڕۆژهەڵاتی ناوین ئەمڕۆکە کە ئەمان ئەم وڵاتانە
بۆی کە مەسەلەن تورکیە نامزەدی بازاری مشتەرەکی ئەوروپای دەیویست ڕەفۆرمهایەک بکە ئەگەر عەقیدەشی پێی نەبوو بێ دەیکرد بە خاتری ئەوەی کە بێتە ناو ئەم بازاری مشتەرەکی ئەوروپا و منفعەتی سیاسی و اقتصادی و ئەوانەی خۆی هەبوو بەڵام ئەمڕۆکە ئەوەش نەکە هەر بەداخەوە وڵاتانی ئەوروپا زۆر قودرەتیان داوە بە ئەردوغان یعنی ئەم کێشەیە فقط کێشەی ئەو خەڵکی تورکیە نییە بەڵکێ وڵاتانی ئەوروپا زۆر سەریان دانەواندووە لە وڵاتی سوئێدەوە بگرە هەتا ئاڵمان و هەتا هەمووی وڵاتەکانی تری بازاری مشتەرەکی ئەوروپا ئەوان مەیدانیان پێداوە ئەینا دەیتوانی وڵاتەکەی سوئێد و وڵاتەکانی تر دەیانتوانی محاسرە بکەن دەیانتوانی هەمووی حتا ئەوان نەخۆ کوتویان ئەم وڵاتانە ئێمە ئەم مەسەلەی کە هاتنە دەرەوەی تورکیە لە خۆ دێم کۆنڤانسیۆنە ئێمە مەحکومەکەین بەڵام بە مەحکومکردن هیچ کارێک ناکردرێ دەبوایە هەمووی وڵاتانە وەزیرەکان سەفیرەکانیان بانکردایە سەفیرەکانی ئەو وڵاتانیان بانکردای بیان کوتایەوە ماجێرا چییە من خەریکەمەوە نامەیەگە نووسم بۆ وەزیری ئوموری خارجە کە ئایا دەیانەوێ ئەمبەساد یا بڵێن سەفیری وڵاتی تورکیە بانکەن و لەگەڵیان مەترەحکەن ئەمە یانی چی تورکیە کە خەریک ئەو کارا دەکات و بە خەریکە خاڵ بە خاڵ مەسەلەی مافی ئینسان و مافی ژنان و مافی حتا ئەقەلیەتەکانیش پێشێل دەکات لە قانونی خودی تورکی ئێستەکانەوە نییە بەڵام ئەمڕۆکە وا دەکاکە بەداخەوە کە خراپتر لە قانونی کۆماری ئیسلامی لێدە بەزووی لە تورکیەش هاوڕێ ئامین بەڕای ئێوە ئامانجی دەوڵەتی تورکیە لە چوونە دەرەوە لە کۆنڤانسیۆنی لەلایەکە و قەدەغەکردنی هەدەبە لەلایەکی ترەوە هەر و جۆرێکە لە پرسیارەکەی پێشووە باستان کرد چین و پێتان وایە تورکیە بە ئامانجەکانی خۆی یەگەیت شاید لە ئیدامەدەیانی لە درێژ خایەندا نا بەڵام لە کۆتا مودەتە شاید بەوە بگەم ئەوە بەڵام لە درێژخایاندا پێم وانییە هیچێک لە ئەو ڕژیمانە چاوکە ڕژیمی کۆماری ئیسلامی 42 ساڵە ئەوە ئەم دەوڵەتە وان نەبووە کە ئومیدەبار بێ بۆ هیچ خەڵکێکی هەژار و فەقیر و ستودنت و محەسل و ئەوە لە تورکیەشدا نهایەتەکەی وای لێدە چونکە تورکیە ئەوەی نییە وەکو ئێران بۆ تورکیە تۆزە وڵاتێکی باسترە خەڵکەکەی مەسەبی نین بۆ شێوە کە بڵێن شریعەتێکیان دەبێت زیاتر ئێستەکانە کە ئەوەی ناکەن خۆیان ئەترسن لە زیندان و لەوەی کە بێکار بن و ئەوە بەڵام ئەو دوورنمایی کە جمهوری ئیسلامی دوای زیاتر لە 14 داوێتی بە خەڵکی ئێران هەر ئەوەشە بۆ دەسمایی ئەمێنێتەوە بۆ ئەردوغان و حیزبەکەی بەڵام دیارە شتایەکی ناخۆشە و چەندین نەسل ئەمانە وەکو ئێران چەندین نەسل کە وا لێ دەکات کە ئەمانە بە مەسەلەی ئیسلامی ئەو ئیسلامی کە ئەو سیاسەتەی تر ینی ئیسلامی تورکیەش هەر وەکو ئێران هێناویانە کردویانە دەیهێنن خەریکە ئەویش دەیهێنە دەیکا بە قانونی ئەو وڵاتە چونکە تەواوی ئەو مەسەلانەی کە ئەو باسیەکە لە مەسەلەی بنەماڵەییدا لە مەسەلەی ئیزدواجدا لە مەسەلەی ژناندا لە مەسەلەی دەستدرێژیدا هەرو قانونانن واقعیەتە کە لە ئێران هەیە جا لە ئێران قانونیە تورکیە قانونی نەیتوانی بۆ بیکە چونکە ئەکسەریەتی نییە هەر بە خاتری ئەوەشەکە دیارە هەدەفەکەشی لەوەیە خودی هەدەپێ ژنانێکی زۆری لە پشتە ئەو حیزبە زیاتر لە 13% هێناوە لە 2015دا لە دوای ئەوەدا زیاتر لە 10% هێناوە دیارە تاوای ئەوانە واکە خەتەرێکە بۆ قدرەتی ئەردوغان ژنانیش ئەگەر واقعاً تەواوی وڵاتانی دنیا بەتایبەت وڵاتانی مەسەبی وەکو ئێران و دەوڵەتی ئەردوغان زۆر ترسیان هەیە لە ژن چونکە ئەگەر ئالوگۆڕێکی داهاتووی وڵاتانە بیکەن واقعاً ژن یەکدان ڕۆڵێکی زۆر بەرجەستەیان هەیە هەر ئێستەکانە و هەر وەختەش بیان لە چاوکە هەر لە ئێراندا ئەو هەموو ژنە کە
زیندان و شکنجە و تەجاوز و دەستدرێژی و هەموو شێکیان پێکەن بەڵام ئەوان ناترسن ئەوان هەر ئیدامە دەدەن لە تورکیەش ئەوە نییە لە ئونیڤەرسیتێت ئاگاهانە لەبەر چاوی عالەم تەجاوزیان کرد 2 مانگلەوە 3 مانگلەوە بەر وەێ ئەو هەر هاتۆتە خیابان و دەڵێ لە تەخریر مەدانی تەخریر لە مسر پۆلیسەکانیش ناهاتن دەیاندی کە ژنان لە مەدان بە کۆمەڵ پیا و خەریکە تەجاوزی پێکا بەڵام ئەوان کوتیان نا بەوە ئێمە دەترسێنن ئێمە ناترسین لەوەش ینی ئاوایە کە بۆ ئێستاوە دەکا بۆ مەسەلە چیە مەسەلەوەی واقعاً دەترسێ ئەو وڵاتانە زۆر دەترسن لە خەبات و لە شۆڕشی ژنان چونکە شۆڕشی تەواوی وڵاتانی دنیا ژن بەشێک بەشی زۆر گەورەیەوە بۆ چوار وەک زووتریش بتم بەخاتری ئێمە ژن زۆرتر بەشێکی زۆرتر لە کۆمەڵین تاپیا و ئەگەر حەق و حقوقی خۆمان نەبێ ئیتر ناکرێ خۆ دەورانە نەماوە ئێستا تەکنۆلۆژی هەیە و هەرچێکی ژەگەر نەتوانی ئایسا من لە ماڵی خۆم دانیشتم لەگەڵ بینەران و بیسەرانی تێوە کۆمەڵە قسە دەکەم ئەوە بۆ خۆی زۆرە هەر کەسێک لە ماڵی خۆیەوە گوێگرێ بۆ ئەم مەسەلانە هەرکەس لە تەلەفۆنەکەی خۆیەوە لە ئینتەرنێتەکەی خۆیەوە دەنگی خۆی دەگەیەنێ ئەوە ساڵان نەماوە بڵێ لە کوێرە دەیەک دێنێ پیاوێک کچی خۆیە کوژێ یا چوزانم پیاوێک ژنی خۆیە کوژێ وە کەس ئەمە نازانێ یا ئەم جمهوری ئیسلامی ئەعدام و ئەوە دەکا کەس نازانێ ئەمڕۆکە بە تویتر و نازانم بەتوای ئەمانش وای کردووە کە ئەمە هەمووی ترسە بۆ ئەو ڕژیمانە ئەو ڕژیمە زۆردارانە و ڕژیمە دیکتاتورانە و ڕژیمە مەسەبیانەکە کە خوێنی ئینسان دەمژن ئەردۆغان ئەوە دەکات ئەگەر دەسەڵاتی بێت لە ئێران خراپترەکە بەڵێ هاوڕێ ئامین من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان پێتان وایە شتێک هەیە کە باستان نەکردووە یام پەیامێک یام شتێک فەرموون من خۆشحاڵم کە تێوێ کۆمەڵە همچنین بەرنمەیەک داناوە بۆ ئەوە بە تەوەجوه کات بۆ ئەو مەسەلەش کە لە تورکیا هەیە دیارە هەروەک خۆشتان ئاماژەتان پێدا مەسلەی بەرابەری و یەکسانی و وەزیەتی بارودۆخی مەسلەی ئینسانی ژنان لە ناوچەکە لە یەک وڵاتی خراپ بێ بۆ وڵاتەکانیشی خراپترە بێت لە یەک وڵاتی باش بێ ئومیدیەگەدا بە ئەوانی بە وڵاتەکانی تریش دیارە خەباتی ژنانی تورکیە و ئێران واقعاً لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوین و ئەتوانم لە تەواوی وڵاتەکانی تریش کە هەتا حدێک دموکراسی هەیە من زۆر وڵاتانی دنیا گەڕاوم و خەباتم کردو لەگەڵ ژنانی شۆڕژگەری وڵاتانی تر من بۆ خۆم هیچ وەختێک ژنی وەکو ژنی ئێران و کوردستان و تورکیم نەدیوە کە ئەوەندە جەسوور بێ سەرڕای ئەو هەموو ئەزیەت و ئازار و قانونی دژی ئینسانی و لە بنەماڵە و نازانم مەسەلەی ئێمە ئەوە فریان نەکەوتین ئاماژە بدەین بەوەی کە چەندە کوشتن لەسەر شەرەف و ناموس و ئەوە هەیە بەڵام ئەوان کۆڵ نادەن خەباتی خۆیان نەکەن و ئێمە بێ هاوپشتی و خەباتەیان بین و دەنگیان بین و بتوانین ئەو مەسەلانە بێنینە ناو خەڵکەوە من بۆ خۆم بۆ عزوی پارلەمان هەرچێکم لە دەساتۆ دێکم و لە ئایندەشدا حتمەن ئیدامەیە دەم زۆر سپاس بۆ ئێوە ڕۆژ و کاتێکی خۆشتان بێت بەڵێ بینەرانی خۆشەویستەوەی کە دیتان گفتوگویەک بوو لەگەڵ هاوڕێ ئامینی کاکە باوە ئەندامی پارلەمانی سوێد و تێکۆشەری بواری ژنان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەریە میوانی بەرنامەکەمان بوو هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنمێکی تر و هەفتێکی تر ماڵاوایتان لە یەکەم و ژیانتان بەخۆشی و کامران Sıcak elleri uzanır kör hücreye sarar yaralı bedeni
tarihin aksayfasına, kavga derde deva için, birimiz hepimiz için, hepimiz birimiz için. Büyüktür halkın elleri, kenetli elleri, alır duvarın ardından, yalnız koymaz ellerini. Yazılsın bir kez daha tarihin aksayfasına, kavga derde deva için, birimiz hepimiz için, hepimiz birimiz için. Büyüktür halkın elleri, öfkeli elleri, vurur gecesini namerdin, adı olur adaletin. Yazılsın bir kez daha tarihin aksayfasına, kavga derde deva için, birimiz hepimiz için, hepimiz birimiz için.